دەڕوکەلەم یۆڕێ لە پاسا دانیشتووی بەخوا سەیری ئاو دەست و دەراکەم دڵم یەحیا بێتەوە لە سروشتی کوردستان هەر جوان بووە ئەوە ڕوون کرد تۆش بە چایەکە بێنایە چای چی من لە خەم و خەفەت هابوو من لە خەم و خەفەتە دەست بچێت هێجیش لا حول ولا قوة إلا ژنەکە خەم و خەفەتی چی ئەوە هاتوونێتە ئێرە ماشەڵڵا سروشتێکی خۆش ئێتر چی دێ لەوە زیاتر خۆشەوە آخر چۆن خەفەتمانە 200,000مان پێی بێ بنەم شوێنە ها ژنەکە ئێمە چەند گوندمان کرد چەند دێهاتە و دێهات ڕۆژین ها حکمت هیچ نەبووە لەوە هەرزانترمان دەست کەوت ئەزانم ئەڵم بشکەم بە کاکەریم بڵێ بانی کەی یا بچی بۆ لای بڵێ تۆ زیشتێکمان بکەم کەرەوانێ والله الحەقی من کەریمم بینیەم بەیانیە ئێ وتی کاکە دوای نیۆڕۆیەم بۆ کرێخانۆکە ئێوتم باشە یەت کە هات پێڵێن باش پێی بڵێ خێری لەگا مەزڕۆڵە تۆ زێ و مەڕانە بەرە دەرەوە کوڕم بۆ کێ بدەم بەرەوە ڕەفیقی من لە سەوڵەکە ئیزگان کەوتووە باشە ئێ کوڕم ئاخر یعنی ئەرە جوێیان ماوە نیان ماوە دەبینیت بە بچی تۆ بیکڕێ زێڕۆڵە جوێیان بەرێ کوڕم هەر ئەوەنە نانە ڕقەیان خوا هەر شێت بوو مەڕانە بێ دوای بزانم شتێکیان ڕۆهام دەست و دەرە بکو سەوز و جوان با تۆ زە بلە وەڕن ئەڵێم حکمت گوێ بگرە ئەمە شار نییە ڕۆڵە حەز لە کچانی ئێرە نەکەی بابا بە ناموسم هەزار و شتەقماتیێنە لە پێشە لە باوکە بەربارانمانە ناناشتی وا هەرگیز ئوتم ئەمە دنیا با هەر بزانێ ئێرە عادەتیان جیاوازە ڕۆڵ ئەی چۆن کوڕم آه احترامی خەڵک بگرە و وا بزانێکێکی لەم گوندە ئەڵێم دەرگایە دەڕاکە حکمت ڕاکە کوڕم بزانە باش کێرە کەریم نییە ئیشەڵڵا ئەو بێخوای پێڵێ وی کاکە کرێ خانەکەم زۆر و تۆزێکمان بۆ کەم کەرەوە دڵی نەرم بێ ئیشەڵڵا نییە ئەوە ئەنە دانە دابم بیشکەکان کاکەری فەرمو 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 ئەییا خوا بەخێر بی سەر چاوەکەم یاخ باشی خێر و بەرەکەتە هێنابێ یاخوا وسلامت خێر بە یاخوا باشی ڕۆڵە عەمەد درێژ خاڵەس گیان جان حاڵ و ئەحواڵ و تەندروستی و چووە بەخوایتە خوا ڕەحەممان پێ بکە بەعجە بینی شەوە ئێستا باسی تۆمانە کرد ئارە وەڵڵا بەخراب یا بە باشە لە ئێمە هەر وەصف و سەنای تۆ بە باشە ماڵتان ئاوادە ماڵتان ئاوادە ئیشەڵڵا بۆ کرێ خانۆکە هات ئارە وەڵڵا گەر عەزیز نەبێت جا خۆی ساحب خانی واپی خۆشە کرێچێکی لە بیستونەوەی ماڵەوە لە دەرگا با بڵێ ئەو معاشەکەی ترگیان دڵی ئیسراحە دەکا حەقی خۆتە حەقی خۆتە ماڵێ ئاوا بەس خاڵە کەریم جیان وەڵایی شتێک هەیە نازانم چۆن پێ بڕێن نانە بیڵێ ئەتیادیە وەڵاهی کۆبوونەوەیکی عایلەوەیمان کرد هەست دەکەین مانگی 200,000مان لێ وەرەگری کرێ تۆزێک زۆر نییە تۆزێک بۆمان کەم کەرەوە والله 200,000 چییە کاکە جان خۆ چییە زین چۆن ئێستا زەلامی وایە چیە عەلە گوێچەما یا بە دوو ماسی وەی خوا ئەزانم ڕوحەکەم ئەزانم چاوە ڕاستەکەم بەڵام کە نەبێت یعنی ئاخر وەڵی تۆزێک زەحمەتە ئەگەر بۆ مام بکەی بەسڵە مەمنونە والله زین چۆنە ناتوانم بیکەم بەسەڵ و پێوە بڵێم ژنەکە یا سەباش باشکەمی نییە چکە ئێستا خۆ منە گەر بێم بە خەڵک هەزاران خەڵک دەستی تۆ ماجەکە بێنە کاکە کاکەریم گیان سە زۆرە بەشکەمە ما بکەی بە 75 نانە بۆ هەر بە بەلاش دەتان نەمی و مانی سەی شتان لە گیرفانی خۆم بەرە دایکەکە بەڵام ئەگە بۆتان نایری عەرەبانەکە و ڕاجەچە خوا حافیزتا بێ بەچێ خاڵەکەیم دەرمانەکەی دەرە ناکەم بەزەگەر بۆ نایریە خوا حافیزێ والله برا لە 75 زیاتر ناینێ من ناتوانم ناتوانم منیش کاکە جا 75 کەی پارێ ناتوانی یعنی چی بکەین یعنی خوا حافیزتان بێ بڕۆن دەرمانەکەی دەرە ناکەم بەس بابا دەرمانەکەی ئەزایکی کاکە ئەحمەد شت بە تەفاهم خۆش آخر حەز ناکەم کاکە ئێمە داماین بۆ دەرمانەکەی کاکە گیان براژن تۆتە چەند 75 حکم لله با لەبەر خاتری براژن 75 بێویژدامی ڕۆحەکەم ئەزانین چۆن ئەم مانگە وازێ بێنە مانگەکەی تر هەردووکی بێ کۆرە چۆن شتی وابێ کاکە گیان خۆ خانوم لە دۆزیەوە بە ساقە بم با دڵێنی عەرەبانەکە و ڕاکێشە ئەوە چیە کاکەریم خۆی ئێمە ڕێکەوتین لەسەر وتانە بە قوربان آخر ڕێکەوتین دە تۆ هیمانی پێشوم بەرێ ئەنجا ئەگەر نەبێت چی بکەین یعنی نییە چۆڵی کا ئەمە هەرڵێ چۆڵی کە ئەمە دە تۆ زانی چی کاکە دە تۆ وازەوە بێنە بێ قەزابی دە تۆ بۆمە بێتە حەبولی زەلامێکە کوژیت چی بەڵای کیشوانەکەی ئێوە زۆر قسەی تامەکەن کاکەریم چەم ئەو کاکەریم ڕۆی هەڵی بە خۆڕەژیرێت ئەرێ ڕەشە وڵاق
ئەڵێم ڕەشە وڵاقەکانی منە نەدیوە ئەرێ احترامی خۆرا برێ کاکە ڕەشە وڵاق چییە؟ یەخۆ من بەخسەم تۆ نیە بڵێم ڕەشە وڵاق ئەڵێم بەساقم وڵاقەکانی منە نەدیوە لەو چەمەوە هاتی ناخێ نەبینیوە کوڕی ڕەشە لێم قەوماوە خوڕکراوە بەو سەرەبا خێر چی بووە؟ چەند ساڵە ئەو خانوە چۆڵە نەماوە بەکرێسە بەم لیشکا و میامە بە کابراک من ئەڵێم بە دووسە ئەڵێ وەڵا سە زیاتر نایم زوو شیەکە ئاواکە دەمانچەم لێ دەرێنێ هەرزی ڕەب کرد بەڕاستە هەرەوە ناشیناسی؟ ئەمە یەکەم جارە بیبین ئەی کاکە دەخەتای تو بۆ خانوویەتی بە قوربانی چاو دەبڵێم چی ڕۆڵە چەند ساڵە چۆڵەتم با دوو پولم ئێدا دەست وەڵا یەکشتی بێ بڵم حل ئەوەیە نابێ پیایی ئاوا لە منتیقەیە بێ کاکە ئەبێ دەریکەین ئاوا ئەرە وەڵا دەوەڵا بێ هەوڵێکم لەگەڵا بێ بڕۆ با بڕۆ بڕۆ یاڵا. بەساخ